جارێکی تر کێشەی زەویوزاری گوندەکانی ناحیەی لەیلان لە نێوان کوردی ڕەسەنیە و سنوورە و عەرەبی هاوردە سەری هەڵداوەتەوە و عەرەبەکان بە پاڵپشتی نووسراوی وەزارەتی کوشتوکاڵی عێراق و پارێزگاری بە وەکالەتی کەرکووک هاتوونەتەوە گوندی تەرجیل و دەیانەوێت بەهێز جارێکی تر ئەو زەویانە داگیر بکەنەوە. دانیشتوانی ئەو گوندە شت و پاتی دەکەنەوە، جارێکی تر ڕێگە نادەن عەرەبی هاوردە زەویەکانیان داگیر بکەنەوە. کاکە ئێمە بە هیچ شێوەی ڕازی نین. ئێمە ئیسا هەر مەسئولێک بێ، مەحافظە هەر کێک بێ، هەمان خساکەین. ئێمە گشتمان تاپۆمانەیە. ئەم زەوی ئەم تەرجیلە گشتی تاپۆیە. زۆربەی هین ماڵ شامیلاغایە، بەڵام کەم ماڵ هەیە تاپۆی نییە، هەمووی هەچکە بەش خۆی هەیە. مەسەن هەیە 100 هەیە، 200 هەیە، 20 هەیە، 40 هەیە. 87 ئێمە تەرحیل کران. کە ئێمە تەرحیل کران حکومەتە ترکی خۆیەتی لەسەر چیە تەزیلی بکە و لەسەر چی عەقدی بکە، لەسەر ئەوانە عەقدەکە. بەڵاوان کوان خاوەن عەقدەکانی هەمووی ئەعضای حزبی بەعسی کۆنەکان و ئێستا و تازەکانی ئێستاش هەمویان ئەمان لە کێشەکە بۆ گەڕ، بەڵام ئەمان ئیستا ئەمانە من لە چەخۆ کول ئەساون بۆ ئەوەی حەزەکەن تێنە ئەیرا حتاکومە ئێمە شەخازلێشیان لێ بدەین و بۆنی ئەو شەخازلەوە یەکی 10 ملیۆن، بەڵام ئێمە شەخازل ناوەسین مادام حکوومەتی قانون هەیە هەچی شەنێمە بڵێنەگە قانونەکە زەعیفە، بەڵام نەختی قانون هەیە بەرامبەر ئەوە. هاوکات نوێنەری دانیشتوانی گوندی تەرجیل دەڵێت کورد ماوەی 14 ساڵ لە حکومڕانی نەیتوانی کێشەی کورد و زەوی ناوچەکە چارەسەر بکات. بەڕێوەبەری ناحیەی لەیلانیش هۆشداری دەدات لە هەڵگیرسانی ئاژاوە و پشەوی لە سنوورەکە و دەشڵێت جارێکی تر قبول ناکەن عەرەبی هاوردە بێت و ناوچەکە داگیر بکەنەوە. تەبعی پشتگیریانش هەیە، پشتگیریەکەیان محافظە و لە حاکمیت محاکم کەرکووکەوە تا و حاکم اتحادی بەغایە و ئەمانە گشتی پشتگیریانەکەن. الحەمدولیا کورد 13 ساڵ نازانم لە 2003 بۆ ئێستا حکمیان کرد هیچ شتێکیان نەکردکەوە ئەساسێکی بیوە. هەر هاتنە کەرکووکەوە لە ئەوە ڕۆژە لە نۆتویەکەوە هەردوو حزبەکە تەعادایان کرد لە ئەهل کەرکووک، هەرچی بەعسی هەیە شاردیانەوە وەرەقەیان بۆیان کرد. ئێستا کە ئەو وەرەقەیە تا بێ ئاگر و ڕشاوە بانمانە. ئەگەر هەڵوێستمان ئەوەیە وەڵڵاهی حتا بتوانین بە سلمی ئەیکەین، نەیتوانین خۆمان دەینە کوژ لەسەر خاکەمان، یا بگەن پێمانە مەسئولین کوردستان، یان وەڵڵاهی ئەگەر فەوج حەشت شعبی بکرێتەوە نایدەمە دەستیانەوە. ئێستا حالیان دوزە تشکیل کراوە لە بەغا، بەرلەمانەکان دانیشتوونە و ممثل قەضا دانیشتووە، تقریبا حەل کراوە ئەو مستقبلا حەلەیکەن. من لە ئەم منبەرەوە لە ئەم مقابلەوە بۆ حکومەت پێیان ئەڵێم، بە هەمووی حکومەت بەغا لە محافظەوە حتا ڕئیس وزەرا بە ئاگایان ببێ ئەمە نەتیجەی زۆر خراپە، دوای حکومەت زەرە دەیکا، خەڵکی زۆر زەرەیکە و حکومەتی زەرە دەیکە لە مۆزوعە. من ئاگادار حکومەتێکم با ئیهمال ئەم مۆزوعانەکەن، ئێمە قەتعەن قبوڵ ناکەن خەڵک محمودیەتێ تازە لێرە دانیشێ، ئەو خەڵک سنووریەتی تێ تازە دانیشێ. لەبەرەوە خەڵک محمودیە ئەگەر خۆیان قبولێکن ئێمە بڕۆن لایەن با شوێنەکەمان بیگۆڕن، ئێمە بڕۆن لایەن خۆیانش با بڵێن بۆ ئێرە. دوای ڕووخانی ڕژێمی بەعس و گەڕانەوەی دەسەڵاتی کورد بووە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان، ئەو عەرەبە هاوردانە گەڕانەوە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق و جوتیارانی کوردیش دەستیان کردەوە بە کێڵانی زەویەکانی خۆیان. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ جارێکی تر عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی ڕاکان جبووری هاتنەوە ناوچەکە و دەیانەوێت ئەو زەویانە داگیر بکەنەوە. دەسەڵاتی کوردیش کەمتەرخەم بوو کە ماوەی 14 ساڵ لە حکومڕانی نەیتوانی گرفتی ئەو زەویانە و کێشەکان لەسەر ئەو ناوچە جێناکۆکانە چارەسەر بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی تەرجیل ناحیەی لەیلان، پارێزگای کەرکووک.